ئەمڕۆ وەکو تیمی پایتەخت خۆم و هاوکارم وێنەگەر یوسف بەیەکەوە چوین بۆ شوێنی ئەو ڕووداوە واتە بۆ ڕووماڵکردنی ئەو پێنجکرێکاری کە کەوتونەتە ژێرخۆڵ تەبعاان هەر وەکو ڕۆژانی ئاسایی بە شێوەیەکی ئاسایی بۆ ئەوی بە ئیتیکی کاری ڕۆژنامەوانی خۆمان لەوێ کار بکەین. چوین سەرەتا لایڤمان کرد هاوشەوەی تەواوی میدیاکانی تر کە لەوێ بوون لە نێو لایڤدا پاسەوانانی پرۆژەی ئاوی هەولێر بە شێوەیەکی زۆر ناشرین تەبعاان لە ناو لایڤەکە دیارە هاتن هێرشیان کردە سەر خۆم و هاوکارم لە پشتەوە سەرقاڵیەوە بن کە مۆبایلەکەی لێبستێنن کەلوپە لە ڕۆژنامەوانەکان کامێرەکانی لێبستێنن دوای ئەوە داوایان کرد کە ڕووی کامێرەکە بسوڕێمە بە قسەی ئەوانماکە ڕووی کامێراکەمان سوڕان بەڵام دواتر هێشتا وازیان نەهێنا داوایان کرد لایڤەکە بسڕدرێتەوە لایڤ ڕەش بکرێتەوە لایڤەکە بوەستێنرێت تەواوی ئەوانە مۆبایلەکانیان لێستاندین کامێرایان لێستاندی سویچی ئۆتۆمبیلەکەی یان بردووە پاشان سوکاتیان کرد تەنانەت جنێوی وایاندا هی ئەوەنی لەسەر کامێرا ژیانی باز بکرێت بە شێوەیەکی زۆر ناشرین ئەشکەنجەی خۆم و وێنەگرەکەمیاندا قسەی نەشا و ناڕاستیان کردووە سوکاتیان کرد تەنانەت سوکاتیان بە دەستگای پایتەختیش کرد سوکاتیان بە ئێمەش کرد لە لای ئێمە ینی بەڕاستی ئەم ڕووداوە کە تەواوی دیمەنەکان لە پایتەخت بڵاو بووەتەوە بە هیچ شێوەیەک قبول کراو نییە و ئێمە لە مافی خۆمان بە هیچ شێوەیەک خۆش نابین. باشە کاک یوسف تۆ وەکو کامێرەمانی پایتەخت کە لەگەڵ کاک نەهرۆ ڕۆمالی ڕووداوەکەتان دەکرد باسی ئەوم بوو بکات چۆنی بوو هێرشکردنە سەرتان بە شێوەیەک بوو چۆن ئازاریان داوە ئێمە چونێرێک وەکو تیمی پایتەخت میدیا چوون بۆ ڕۆماڵی ئەم کارە بەڵام لەلایەنی پاسەوانی ئەوێ ڕێگریمان لێکرا ڕێگریەکان چ بوون چیان لێکردن چیان پێگوتن بە شێوازەکیوا هاتن هێوەی نییە کە باسی شی بکەی بەتون دوتۆڕێکیەوە هاتن هێوەی نییە کە قسەی سەرجارش بکرێتن کەلوپەلەکانی ئێوەیان برد لەگەڵ خۆیان کەلوپەل مۆبایل سویچی سیارەی کەشفیاتی ناو سیارەی گەڕاندن ناو سیارەی باسی ئەوەتان کرد کە کۆمەڵی قسەی نەشیاویان کردووە و ئازاری ئێوەیان داوە تەنانەت یەخی ئێوەیان گرتووە بووم باس بکە بەڵێ بە سێ نەفەران هاتن یەخێمنیان گرت زون و سوکایەتیکردن و تهدیدکردن و هەڕەشەکردن و بەچێ دەنازێنی و جونی بە دەستگا و بە هەموو شێوازەکی جونیانەدا هێوەی نییە کات لە پێش کامیرارن باس بکەیت لە پێش کامری باسی بکەیت کاک ئەحمەدیانی ئەوانە بە شێوەیەکی هێندە ناشرین هاتن وایە نیشان دەدا کە زۆر بێمنەتن پشتیانەیە تو زانمەر شتێکی ینی لەو شێوەیە قسەی هێن ناشرینیان کردی ئەوەی نیە دوای ئەوەی کە لایڤەکەیان بە ئێمە وەستان ئینجا دەستیان بەهێرش و سوکایەتی و لێدان و سوکایەتی بەدەستگا ینی بەڕاستی وەکو هەڕەشەکردن تەبعاان ینی هەڕەشەیەکی زۆریان کرد باسی ئەویان کرد لە هەر شوێنێکی تر ئێوە ببینینەوە واوە ینی ئەو بابەتانی کە باسمان کردی سەر کامێرانە بە هیچ شێوێک لە مافی خۆمان خۆش نابین بەڕاستی.